ئەو بابەتەش بە پێویستم زانی لە خزمەتی جەنابتانە باسکەین. ئەوش ئەوەیە با هەمومان ئاسانکار بین، یان کار ئاسانی بکەین بۆ یەکتری، دەتوانین هەر ناوێکی بنین. وتاری ئەمڕۆمان ئەوە بێ ئەتەیسیر و واتە ئاسانکاری. تەماشا بکەین لە قورئانی پیرۆزدا و تەماشاشکەین لە فەرمایشتەکانی پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وەسەلام. خودای گەورە زۆر بە جوانی باسی کردووە، پێغەمبەری نازدارش هەروەها باسی کردووە. ئاسانکاری چی لە ڕووی دینەوە، چی لە ڕووی خەڵکەوە، بە تایبەتی لەگە خەڵکدا. ئەم ئیسلامە شیرینە فێرمان دەکا ئێمە لەگەڵ یەکە ئاسانکار بین، یارمەتی دەر یەکتر بین. هەر کارێک کەوتینە کە ئیشێک کارێکمان کەوتە یەکتر، ئاسانکار بین، نەک قورسی بکەیت. ئەو کەسانە ئەگەر وابن خۆشەویستی خوان، هەر کەسێ وابێ لە هەر مامەڵەیەکدا لە ڕوانگەی شەرع دەرنەچێ، خوای گەورە ئەو بەندەی زۆر خۆشگەرەکە. خوای پەروەردگار دەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم يريد الله أن يخفف عنكم وخلق الإنسان ضعيفا. تەماشاکەن پەروەردگار ئەفەرمێ ئیماندارانی خۆشەویست، ئەمان ئەوێ کار لەسەریەوە ئاسان کەین. ئەمە بە پێغەمبەری خوا فەرمێ، پێغەمبەری خوا بە هەمومان. خوای گەورە فەرمێ ئەم دینە هاتووە بۆی لەسەر شانتان کارەکانتان ئاسان بێ، چونکە مرۆڤ زۆر زەعیفە لە دیوانی خوادا. ئاینێکمان نەهێناوە زۆر قورس بێ بەشەریەت نەتوانێ هەڵگیرێ. ئەم ئیسلامەی کە خەڵکانێک وا ئەزانەی ئیسلام زۆر گەورەیە و زۆر قورسە لەسەر شانمان، نەخێر. خوای پەروەردگارە فەرمی ئیسلامان هێناوە بۆ ئەوی هەم ژیانتان و هەم قیامەتتانش ڕێک خاتەوە، بەڵام بۆی ئاسانکار بێ بۆتان، چونکە ئەگەر وانە بێ مرۆڤ زۆر زەعیفە، بەری هیچ ناگرێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر ئەو فەرمایشتەی خوای پەروەردگار يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر. پێغەمبەر گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام إن الله عز وجل رضي لهذا الأمة اليسر. لە تەفسیری ئەم ئایەتەی کە خوێندمانەوە بەقەرە 185 پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمایشتێکی فەرمووە دەربارەی ئایەتی خوا. خوای گەورە فەرمێ ئەوەی ئێمە ئەمان ئەوێ لە ئێوە ئاسانکاریە، نەکوا قورسایی بێ. تو لە ڕوانگەی دینا سێرکە، هەمووی حاڵەتی بۆ دانراوە. ئەگە یەکەم حاڵەت نەتوانی، دووەم نەتوانی، سێهەم. ئێستا ئێمە ئەم نوێژە بۆ نمونە بێنینەوە. ئەگە ئەتوانی بە پێوە نوێشکە، ئەگە ناتوانی دانیشە لەسەر کورسی دانیشی، ئەگەر نەتوانی دانیشە لە زەوی، ئەگەر نەتوانی هەڵاژێ نوێشکە، ئەگەر نەتوانی هەڵاژێ بەس جەستەت بجولێنێ، ئەگەر نەتوانی جەستە بەس ملت بجولێنە، ئەگەر نەتوانی بەس ملت بجولێنی بەس سەر بجولێنە، ئەگەر نەتوانی چاو بجولێنە، ئەگەر نەتوانی چاوتش بجولێنە، چۆن نوێژەکەی بیکە خوا قبوڵێکە. سێو دینەکە چۆن دایناوە بۆ تو، هەموو شتەکانی تر. ڕۆژوو ئەگە توانی بیگرە، ئەگەر ناتوانی دوای بیگرەوە، ئەگەر ناتوانی دواییش دەی فدیەی بدە، ئەگە فدیەتش نییە دەی خوای گەورە لێت قبوڵەکە بە گوێرەی نیەتی دڵت کە نیتە. هەمووی ئەگەر ئەمە نمونەیە کە بەسیط بۆ جەنابتان، هەمووی بگرەوە. ئیسلام ئاوایە، ئاسانکارە. خوای گەورە دینێکی هێناوە قورس نییە لەسەر شانی من و تۆ. زۆر جار بەندەکان مرۆڤەکان خۆیان لەوەیە قورسی بکەن چەند جارێک، یان لە هەندێ حاڵەت هەیە خوای گەورە دایناوە بۆ پاداشتی زۆر بێ ئەگە قورس بێت. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەم ئومەتە خوای گەورە لێی ڕازیە لە چی؟ لە ئاسانکاری بۆ یەکتر بکەن. خوا ڕازیە لە من و تۆ ئاسانکار بین بەرامبەر یەک. وەڵاهی ئەگەر تۆ ئیشەکەت بە من بکەوێ کە حەقی خۆتیش بێ من نەیکەم بۆ تۆ، وەڵاهی ئەوە با بزانە، چاک بزانە خوا ڕقی لە منە و تۆی خۆشەوێ. چونکە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وکەریهە لەهوە العسر، خوا کەڕاهەتی کردووە، پێی ناخۆشە کاری قورسایی بۆ یەکتر بکەن، شت قورسکەن لەسەر یەکتری، ئەزیەتی یەکتری بدەن، ژیانی خەڵک قورسکەن. ئەمە خوا پێی خۆش نییە بەڕاستی. ئەو کەسانەی خۆش ناوێ خوا کە تۆ لە شوێنێکە لە هەرچی یابی، ئەو کەسەی کە لەسەری تۆیە ژیانی تۆی قورس کرد، خوا ئەوەی خۆش ناوێ.
خوا کەسێکی خۆش ئەوێ کار ئاسانی بۆ مرۆڤەکان بکە، بەدەمی مرۆڤەکانەوە بێ، لەگەڵ یا بێ کاری بۆ ئاسان کە ئەم مرۆڤە لای خوا پلە و پایە ئەوەیە کە خۆشیەوێ. شعبی ئەفەرمێ ئیذا اختلف عليك ئەمران، ئەگەر دوو ڕێگایە هاتە پێشت، ئەم پیاو بەڕێزە فەرمێ ئەمە لە قسە و وتەی شرینی پێغەمبەرەوە وەریگردووە صلی الله عليه وسلم. پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم هەر ئەمرێ بە هاتایە بۆ خۆی هەردووگی دوو ڕێ بوایە، بۆ خۆی قورسەکەی هەڵەبژارد، بەڵام بۆ خەڵک قەت قورسیان نەبژاردووە. یەک مەوقفم پێ بڵێن لە ژیانی پێغەمبەر کە ئەزیەتی موسڵمانانی دابێ نییە، هەر کەسێ وا بڵێ غەڵەتی فەرمووە. پێغەمبەری خوا هەرچی کاتێ قسەی بکردایە بۆ عام ئاسانەکەی هەڵەبژارد، ئەوەی ئاسان بووە هەڵەبژارد، قەت ناچوو ئەوەی شتێکی بوو تایە قورس بووە لەسەر موسڵمانان، ئیلا بۆ خۆی نەبێ، بەینی خۆی خوا جیاوازە، بەینی خۆی خوا وەک نمونە هەموو شەوێک نوێژی دەکردە تا بەیانی پایە موبارەکەکانی ئاوسا، بەڵام ڕۆژە لە ڕۆژان لە مزگەوتەکەی خۆیدا نوێژی درێژ ناکردەوە بۆ موسڵمانان. مناڵێ دراوسەی مزگەوت ئەگیرا کورتێ کردەوە. ئەیزانی فیکم الضعیف والکەبیر والمەریض، ئەم فەرمایشتە شیرینەی فەرموو، ئەوەی کە بەرنوێژیەکە وریابە لە دوای خۆتەوە نەخۆشە، وریابە لە دوای خۆتەوە پیاوی بەتەمەنەیە ناتوانێ ڕاوەست، وریابە لە دوای تۆوە کەسانێک هەن حەزیان درێژن، بەڵام ئەبێ مڕعاتی هەموویکی. ئەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو شتێ تەرازووی داناوە بۆ هەموو ئیشەکانی تر، ئاسانکار بووە لە یارمەتیداری خەڵک. پێغەمبەری خوا ئەم پیاوە فەرمێ ئەگە دوو شتت باتایە ڕێگەی وەک پێغەمبەر ئاسا عەلەیهی سڵات وەسەلام ئاسانەکەی هەڵەبژارد. ئەگە تەماشاچکەن قاعیدەی شەرعی زۆر هاتووە لە ئاینی ئیسلامی پیرۆزدا، هەر شتێ مشەقەی لەسەر بێ ئەو واجبە تەخفیف دەکرێت. ئێستا من و تۆ نوێژ دەکەین 4 کاتە، کە سەفەر دەکەین شەرع پێمان دەڵێ بیکە 2 کات. من و تۆ بە ڕۆژووین، ئەمڕۆ کەسێکمانەیە سەفەر دەکات شەرع پێی دەڵێ مەیگرە، ئەها چۆن تەخفیفێکا لەسەری هەمووی. ئافرەتێکمانەیە لە ماڵا وەک من و تۆیە هیچی نییە، بەڵام عزرێکی شەرعیە ڕۆژوو ناگرێ، دووگیانە ڕۆژوو ناگرێ. هەمووی مسلمانە بەڕێزەکان ئەمانە هەمووی تەخفیف کراوە، بۆیە قاعیدەی شەرعی پێمانەڵێ هەندێک حکمەیە هەڵەگیرێ، حکمەکەی هەڵەگریە کاتێ مشەقەت ڕووی کرد لە خەڵک. ئەو گەنجە بەڕێزانەی کاتێک کۆرۆنا هەیە ئێڵین بەینیکەن، ئەو واجبەی بەینی نوێژ نامێنێ، چونکە نەخۆشیەکە گەورەترە لە واجبەکە. شەرع پێمان دەڵێ ئەو واجبە هەڵگرن هەتا نەخۆشیەکە نامێنێ، کاتێ نەخۆشیەکە نەما واجبەکە دەگەڕێتە جێگای خۆی. ئەمە ئاینی ئیسلامی پیرۆزە، هەموو شتەکان ئاوامان پێڵێ، بۆیە کەسانێک کە لە شەرع تێگەن ئەزانن شتەکان چۆن دانن لە شوێنی خۆیدا. بەڵام ئەگەر ئەوەمە نەزانێ وا ئەدەزانێ هەر ئەبێ ئەوەی کە بەتونی خۆیەتی ئەوە بکان، نا تۆ بیتە ڕابەری خەڵک جیاوازی کە خۆت بیت، خۆت بۆ خۆت جیاوازی لەگە خەڵکدا کە تەماشای تۆ بکەن لە تۆوە قسە وەرگرن. ئیماندارانی بەڕێز ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إن خير دينكم يسرا وإن خير دينكم أيسرا. سێجا پێغەمبەری خوا فەرمێ دینەکەی ئێوە کە چاک و باشە لەبەر ئاسانکاری تایە. سێجا تکراریەکاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إنكم أمة يريد بكم اليسر. ئەمە ئومەتێکن ئەیانەوێت تەخفیفیان بۆ بکەی. ئومەتەکەی من کە پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی سڵات وەسەلام، مرۆڤ وایە هەر کارێک دەست و بردتیا کرد، هەر کارێک هاتە دەست زوو خۆشت گەرەک. تەبیعەت بەشەر وایە، تەبیعەتی بەشەری ئێمە وایە هەمومان. ئێستا تۆ دەڕۆی کارێکی دنیا دەکەی، ئەگە زوو بێتە دەست، قانجازەکە هاتە دەست پێ دڵت پێی خۆشە، ئەگە قانجازێکی باش هاتە دەست، بەڵام ئەگە درەنگی پێچوو لە حەدی خۆی زۆر تێپەڕی فرە دڵت پێی خۆش نیە. لە ئاینی ئیسلامی پیرۆزیشدا هەروایە، کارەکان زوو هاتە دەست ئەو مرۆڤە پێی خۆشە، ئەگەر وانە بوو سێرەکەی کەمێک قورسە لەسەر دڵی. ئەمە قسەی پێغەمبەری خوایە عەلەیهی سڵات وەسەلام، بۆیە پێمان ئەڵێ یەسیروا وەلا توعەسیروا، وریابن ئیمانداران، ئاسانکار بن بۆ یەکتری، گران مەبن لەسەر یەک. ئێستا تۆ تەماشاکە، با نمونەیەکی واقعی بڕۆینە ئەو لاوەکەمێ.
حکوومەت بنزینی گران کردووە. ئەی تۆی ئیماندار، ئەی تۆی مسلمان، ئەی تۆی خاوەن ویژدان، ئەی کوا ویژدانەکەی تۆ واسی لێ بێنە حکوومەت با بڕوا ئەوە خەریکی پارەیە و پارە کۆ ئەکاتەوە حکوومەت هەمومان دەزانین. ئەی منی ئیماندار کە بنزینێکم داناوە، بنزینخانەیەکم داناوە، ئەبێ منش بیگۆشم، ئەبێ منش دەستنەمە ناقڕێ ئەو خەڵکە، ئەگەر هەوچەنی وت یەکسەر بیفرێنم. ئەی کوا ئاسانکاری بۆ ئیمانداران و مسلمانان، ئەی کوا، ئەی کوا ویژدان، ئەی کوا زەمیر، ئەی کوا و ئیسلامەتیەی کە لە ناختایە، ئەی کوا ئەوەی کە خوا پێتەڵێ، ئەی کوا ئەوەی کە پێغەمەر پێدەڵێ. هەموو کارەکانی تر ئەکرێ کابرا ئیشێکێیە حەقاقەت ئیشی خۆیەتی ئەڕوا، هەتا بەرتیل نەدا، هەتا ڕەشوە نەدا، هەتا پارە نەدا، ئیشەکەی بۆ ڕەوا ناکەن. بۆ خوامە نابینێ، بۆ خوامە نابینێ کە حەقی خۆیەتی و بۆی ناکەی. لەبەرەوەی ئەمڕۆ تۆ دەستت دەڕوا، ئەی لە سبەینە لە دیوانی خوا چی دەکەی؟ بۆ لەوێ دەستە ڕوا، بۆ لەوێ دەست ڕۆین هەیە. وریابین ئازیزان و خۆشەویستان، هەمومان فەقیری، هیچمان بەدەست نییە. ئافەرین بۆ کەسێک کە لە دوایەوە ئەکەوێتە پشتی مێزێکە فەقیرە، کە ویژدانیە و خاوەن ویژدانە، کە زەمیری هەیە، کە ئەزانێت تەعامل ئەکا لەگەڵ خەڵکەکەی خۆیدا، لەگەڵ کەس و کارەکەی خۆیدا، لەگەڵ گەلەکەی خۆیدا، لەگەڵ ڕەش و ڕوشتەکەی خۆیدا. ئەو کاتە ئەزانێ ئەم ئیسلامە پێمان ئەڵێ ئاسانکار بن لەگەڵ خەڵکیدا، ژیان قورس مەکەن لەسەر خەڵک، خەڵکوا لێ مەکەن تەمەنای مردن بکە، تەمەنەی ژیان نەکە. چونکە ئەو کەسانە خوا خۆشیانی ناوێ. ئیمانداران ئەبێ وریابین ئێمە ویژدانێ لە نەفسمان هەبێ، محاسەبەمان بکە بینی خۆمان و خوامان. ئەگەر ویژدانمان نەبوو ئەو ئیمانە چی لێ بکەم؟ ئیمانی ویژدانێ سەرف نەکا، دروست نەکا، ئەوە بەتەکیدە و ئیمانەی سوودی نییە. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام من هاتوومە بوعیثت مuyەسسیرین، ئێمە هاتووین پێغەمبەران هەموویان بە تێکڕا پێغەمبەری خوا فەرمی هاتووین ئاسانکار بین بۆ نەوەکانمان، بۆ گەلەکانمان، بۆ مسلمانان، بۆ خەڵکی سەرزەوی. پێغەمبەران هاتوون بۆ ئاسانکاری، نەهاتوین بۆ بارێ بۆ سەرشانی خەڵک. ئەوەشی ڕێبازی پێغەمبەران بێ ئەبێ وابێ، ئەوەی ڕێبازی پێغەمبەران بێ ئەمە قاعیدەیەک بێ. هەموو پێغەمبەران وابوونە بێ ئینسانی ئیماندارش وابێ. چونکە پێغەمبەری گیانە فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام حورم عەلە الناری، حرامە جەستەی مرۆڤێک کە لەسەر خۆیە، کە نەرمونیانە، کە ئاسانکارە. ئەو کەسەی ئاسانکار بێ خوا حرامێکا جەستەی ئەو مرۆڤە کەچی لە ئاگری دۆزەخ، لە کڕین، لە فرۆشتن، لە مامەڵات، لە تەعامل لەگەڵ خەڵکە هەمووی بە تایبەتی ئەگەر ئاسانکار بی ئەوە تۆ کەسێکی موژدەت لێبێ کە نێزگی کەچی لە باشتەوە و یان داخل بە باشتە بی و حرام شەبێ لەسرت لە جەستت کە ئاگری دۆزەخ بیستوێنێ بە باش شاد دەبی. بۆیە مسلمانان و ئیمانداران پێغەمبەری خوا لە چەنەها حادیسی تردا پێمان دەڵێ داوامان لێ دەکا ئاسانکار بین بەرامبەر یەکتری و بەزەییمان بە یەکتریا بێتەوە، چونکە ئەمە ڕێبازی پێغەمبەرانە عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆتایی دێنین بەم فەرمایشتە نازارەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ابن عباس فەرمێ ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ أنه رأى رجل قائما في الشمس، کابرایەکی بینی ابن عباس لەژێر ئەو خۆرەتاوە ڕاوەستا بوو، بینی فقال ما هذا، وتی ئەم پیاوە بووە لەبەر ئەو خۆرە گەرمان ڕاوەستاوە. فقالوا ئەو فەرمووی ئەمە ئەم پیاوە نەزری کردووە لەسەر خۆی لەبەر ئەو خۆرەتاوە بێسێ و ڕۆژوو بگرێ و لەبەر خۆرەتاوش بێسێ، نەچێتە سێبەر، ڕۆژوو بگرێ لە خۆرەتاو بێسێ، نەچێتە سێبەر و قسەش لەگەڵ کەسا نەکا. ئەفەرمێ فقال رسول الله صلى الله عليه وسلم، ئەڵێ کاتێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم تێپەڕ بوو ئەم پیاوەی بینی، ابن عباس فەرمووی مەڕ و پێی بڵێن با قسە بکە ئەم پیاوە نەزرەکەی بشکێنێ، ئەو نەزرە دروست نییە، نەزرەکەی بشکێنێ و ئەمجا با قسە بکە و بچێتە سێبەر و بۆ خۆی دانیشێ ئەو ڕۆژەکەشی بە جوانی بگرێ، یعنی هیچ ئەزیەتی خۆی نەدا. ئیمانداران و خۆشەویستان مسلمانان، چۆن پێغەمبەری خوا
ئاماژەی بەم پیاوە کردووە نەخێر تۆ خۆت کەیتە مشەقەتەوە ئەمە چیە تو گەرەکتە فەرمانی خوا جێبەجێ بکەی ئەمە فەرمانی خوا ئەیچی جا لەگە خەڵکە ئەبێ چۆن بی خوای گەورە ڕەحم بە مولایەکمان بکە کارمان بۆ ئاسان بکە ژیانمان بۆ خۆش بکە کار ئاسان بین بەرامبەر بە یەکتری یا الله خوایە ئەو کەسانەی